قەڵەمڕەوی ئاژەڵان. مەرج نییە لە هەموو شوێنێک مرۆڤەکان سەردار و دەسەڵاتدار بن. با پێچەوانەوە لە هەندێک شوێنی ئەم سەرزەمینە ئاژەڵان حکومڕان و خاوەن دەسەڵاتن. دوورگەی سەگی دەریا دوورگەیەکی بەردینە دەکەوێتە باشووری ئەفریقاوە. ئەم دوورگەیە نزیکەی 60,000 سەگی دەریایی تێدایە. ئەمە جگە لە ئاژەڵی دیکەی ئاوی و وشکانی. لەم دوورگەیە سەگی دەریا بۆ خۆیان سەردار و دەسەڵاتدارن. دوورگەی مەیمونەکان دوورگەیەکی دابڕاوە لە نزیک پایتەختی لیبێریا. ژمارەیەکی زۆر مەیمونی جۆری شەمپانزی تێدا دەژین و باڵا دەستن بەسەر دوورگەکەدا. ئەوەی جێگەی تێڕامانە مرۆڤ بێ ڕەزامەندی مەیمونەکان ناتوانێت سەردانی دوورگەکە بکات. دوورگەی پشیلەکان دەکەوێتە پارێزگای میانگی لە وڵاتی یابان. لەم دوورگەیەدا پشیلەکان هێندە ژمارەیان زۆرە، مرۆڤ ناتوانێت باڵادەستی خۆی بنوێنێت. لەوەش سەیرتر ئەوەیە نەک مرۆڤ تەنانەت سەگەکانیش چاری پشیلەکانیان پێ ناکرێت. دوورگەی کەروێشکەکان دوورگەیەکی دیکەی یابانە لەسەر دەریای سێتۆ. لەو شوێنەدا گازی ژەهراوی بەرهەم دێنرێت. سیر ئەوەیە لەوێ ژمارەی کەروێشکەکان زۆر زیاترە لە ژمارەی مرۆڤەکان. ئیتر ئادەمیزاد ناتوانێت دەسەڵاتی ڕەهایی هەبێت. دوورگەی مارەکان دوورگەیەکە لە کەناراوەکانی خۆرهەڵاتی بەرازیل. ئێرە نیشتیمانی مارە جۆرا و جۆرەکانە. لە هەر مەترێک 4 گۆشەدا 1 تا 6 ماری تێدایە. ئەم جۆرە زۆرەی مارەکان وای کردووە هیچ مرۆڤێک ناتوانێت بە ئارامی بڕواتە ناویەوە. وەک دەڵێن پیاو دەبێت هەمیشە دەستی لەسەر دڵی بێت. دوورگەی ئەسپەکان لە کەناراوەکانی خۆرهەڵاتی ویلایەتی ماریلاندا. ژمارەیەکی زۆر ئەسپ و ئێستر لەو دوورگەیە بەخێو دەکرێت. لەبەرەوەی ژمارەیەکی کەم مرۆڤ لەگەڵیان دەژین، ئەسپەکان خۆیان بە خاوەن ماڵ دەزانن و مرۆڤەکانیش بە میوان. دوورگەی قرژاڵەکان دوورگەی کریسماس لە ئۆقیانوسی هیندیە و سەر بە وڵاتی ئوسترالیایە. ئەم دوورگەیە مەملەکەتی قرژاڵەکانە. نزیکەی 50 ملیۆن قرژاڵی سووری تێدا دەژی. قرژاڵەکان هێندە زۆرن جێگەیان بۆ مرۆڤ نەهێشتوتەوە و بکوژ و ببڕ خۆیانن. دوورگەی ڕێویەکان گوندێکە لە پارێزگای میانگی لە باکووری یابان. لە کللتوری ژاپۆنیدا ڕێوی هێمای نێردراوی خێرە. وەک لای خۆمان پێی ناڵێن مام ڕێوی فێڵباز. بۆیە لەو گوندەدا ڕێویەکان لە ناز و نیعمەتدا دەژین و ئۆتۆنۆمیان وەرگرتووە. دوورگەی پەنگوینەکان دوورگەیەکە لە نێوانی نیوزیلاند و ئەنتارکتیکا. بە هەزاران پەنگوینی تێدا دەژی. بەستەڵەک و سەهۆڵبەندانی بەهێز ئەوانی کردووەتە سەرداری دوورگەکە و مرۆڤ مەگەر بە میوانی بتوانێت سەردانێکی بکات.